جوتیارانی کوردستان دوایین بەرهەمی پەتاتەی ساڵێکیان کۆ دەکەنەوە تا بە خێرایی بیگەنە ساردکەرەوەکان و بیکەن بە پارە. لەم ڕووبەرزەوێ زیاتر لە 100 کرێکار کار دەکەن و پەتاتە باشەکان کۆ دەکەنەوە بۆ فرۆشتن. ئۆغسیەکێکە لەو جوتیارانەی ساڵانە زۆرترین بەرهەمی پەتاتەی هەیە. ئەو دڵخۆشە بۆی ئەمساڵ بە بازارکردن بۆ بەرهەمەکانیان لە وڵاتانی دەرەوە دەکرێت، چونکە بەوتەی خۆی گەروانە بێت جوتیاران زیانێکی زۆریان پێدەگەشت. بەو پێی نرخی پەتاتە لە ناوخۆ زۆر دابەزیوە. پەتاتە 3 بۆ 4 مانگ پێویستە هەتا پێ دەگەت کە پێگەشت هەڵدەقین و دەنێرین بۆ جنوب و بۆ ئەو جێیانە بۆ بەغدا تێتە فرۆشتن و ئەو ساڵ هەولەکە دەستیان پێکردی دەنێرن بۆ ئیمارات. ئینشەڵڵا بۆ ساڵانی داهاتوو بازاری خۆش دەبیت. ئیستیفامی جۆتیار ئیستیفادە لێ دەکەن. بەهۆی بەپیتی خاکەکەی و گرنگیدانی جوتیاران با گشت و کاڵکردن لە دەشتی ناوکۆڕ لە سەدا 60 پەتاتەی کوردستانی تێدا بەرهەم دێنرێت. دوای ئەوەی جوتیاران بەرهەمەکانیان کۆ کردەوە دەیفرۆشن و لەم ساردکەرەوە ئامادە دەکرێت بۆ هەناردەکردن بۆ وڵاتی ئیمارات. ئەو بەڕێنەرانیش با گرنگەوە دەڕواننا ئەو بە بازارکردنەی کە کراوە بۆ بەرهەمی جوتیاران. ئەمە هێشتا پەتاتی زیادمان هەیە. ئەگە حکومەت تەوازنەک و هەمانگی و بەرەبوومی ناوخۆ بپارێزی دەتوانین کە بەلانجەکەش ڕابگرین کە زۆر گران نەبێتن. پاش گەیشتنی پەتاتی هەرێمی کوردستان بە بازارەکانی ئیمارەت کە یەکە لە هەرە گەورەکە بازارەکانی ناوڕاستی خۆشەهاتی ناوڕاست دیار دەرکەوت کە پەتاتی هەرێمی کوردستان لە هەموو ڕیۆکۆ باشترین پەتاتەیە لەناو ئەو بازارەکان لە ئیمارەت هەیە. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم ئەوەیان خستۆتە ڕوو، نەک تەنها بۆ بەرهەمی پەتاتە، بەڵکو بۆ تەواوی بەرهەمەکانی دیکەی جوتیاران بە بازارکردن دەکەن لە وڵاتانی دەرەوە. لە هەفتەی ڕابردوو گرێبەستێکی هەناردەکردنی پەتاتەی خواردن بە بڕی 5,000 تەن واژۆ کرا بە هەمانجی و چاودێری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو. بۆ لەمەوە دووە هەر هەفتەیەک بڕی 500 تەن پەتاتە دەچێتە بازارەکانی کەنداوی عەرەبی بە دیاریکراوی وڵاتی ئیمارەت. ئێستا پەتاتەی ناوخۆی هەرێمی کوردستان هاوشانی پەتاتەی وڵاتانی جیهان لە شێبڕچێدایە و خواستێکی زۆر لەسەرە. ئەمەش گەیشتە ئەو ڕادێکەوە ئێمە پاپشتی داهێنانی ئەو سێکتەرە و بژانەوەی کشت و کاڵمان کردووە. بە گوێرەی ئامارەکان ساڵانی ڕابردوو بەرهەمی پەتاتەی جوتیارانی کوردستان تەنها 6,000 تۆن بووە، بەڵام ئەمساڵ بۆ زیاتر لە 600,000 تۆن زیادی کردووە. بۆ کارگە پیشەسازیەکان و پەتاتەی خواردن تەنها 200,000 تۆن خواستی ناوخۆ پڕ دەکاتەوە، ئەوەی دەمێنێتەوە هەوڵی ناردنا دەرەوەی بۆ دەکرێت. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.